ئێرە لە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 20 ئابی 2025تان پێشکەش دەکەین کاتژمێردا بە کاتی ناوەندی ئەوروپایە. کۆمسیۆنی ژینگەی کەنەکە بە بۆنەی شەهیدبوونی ئاری موختار و محەممەد شێخ حەیدەر لە پەیامێکدا ڕایگەاند باگیانی پاکی شەهیدانی ژینگە ببێتە هاندەرێک بۆ یەکڕێزی و کاری هاوبەش لە پێناو پاراستنی ئەم میراتە پیرۆزە بۆ نەوەکانی داهاتوو. بەهۆی شەهیدبوونی هەریەکە لە ئاری موختار ژینگە پارێز و کارمەندێکی پۆلیسی دارستان و ژینگەی شاری هەڵەبجە بە ناوی محەممەد شێخ حەیدەر کە هەوڵی کوژانەوەی ئاگریان دابوو، کۆمسیۆنی ژینگەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە پەیامێکی بڵاو کردوێتەوە و باسی لەوە کردووە کە شەهیدبوونی ئەم دوو قارەمانە خەسارەتێکی گەورەیە، بەڵام لە هەمان کاتدا بەڵگەی زیندوی ئەو ڕاستیەیە کە گەلی ئێمە پاراستنی سروشتی نیشتمانەکەی وەک پاراستنی کەرامەت و شکۆی خۆی دەزانێت. کەنەکە لە پەیامەکەیدا دەڵێت لەم بۆنە خەمناکەدا وەک کۆمسیۆنی ژینگەی کۆنگرەی نەتەوەی کوردستان پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی سەربەرزی شەهیدان و تەواوی خەڵکی خۆڕاگری هەڵەبجە و گشتگەلی کوردستان دەکەین و داواکارن لە هەموو تاکێکی ئەم نیشتمانە بەتایبەت گەنجان ڕێبازی ئەم شەهیدانە بکەنە چرایی ڕێگایان و بە هەستی بەرزینەتەوەیی و ژینگەیەوە پارێزەری خاک و ئاو سروشتی کوردستان بن. هەروەکەنەکە ڕاشی دەگەێنە باگیانی پاکی شەهیدانی ژینگە ببێتە هاندەرێک بۆ یەکڕێزی و کاری هاوبەش لە پێناو پاراستنی ئەم میراتە پیرۆزە بۆ نەوەکانی داهاتوومان. چوارەمین کۆبوونەوەی کۆمسیۆنی دیموکراسی خوشکوبرایەتی و یەکگرتنی نەتەوەیی کە بۆ چارەسەری پرسی کورد لە پەرلەمان پێکهێنراوە کۆتایی هات. کۆبوونەوەکە بە دانیشتنێک کۆتایی هات و تیایدا گوێ لە بۆچوونی ڕێکخراوە و کۆمەڵە و کەسوکاری ئەو کەسانی کە لە شەڕدا گیانیان لە دەستداوە گیرە. وەزیری خێزان و خزمەتگوزاری کۆمەڵایەتی ماهینور ئۆزدەمیر گۆکتاژ بەشداری لە کۆبوونەوەکەدا کرد و وتەیەکی پێشکەش کرد. کۆمسیۆنەکە گوێ لە نوێنەرانی ئەم وەقف و کۆمەڵانە کرد کە بریتی بوون لە نوێنەرانی کۆمەڵی بریندارانی شەڕی تورکیا، کۆمەڵی بێوەژن و هەتیوانی شەهید و وەقفی بریندارانی شەر و بنەماڵی شەهیدانی تورکیا و وەقفی یەکگرتنی کەسوکاری شەهیدان و بریندارانی شەڕی تورکیا، هەروەها کۆمەڵی بریندارانی ئەرکی ئەمنی و وەقفی بنەماڵی شەهیدان و دایکانی دیاربەکر. پێنجەم کۆبوونەوەی کۆمسیۆنەکە ئەمڕۆ بەڕێوە دەچێت و تیایدا گوێ دەگیرێت لە بۆچوونی نوێنەرانی دایکانی ئاشتی و دیاکانی شەممە و وەقفی ماف و ئازادی و هاریکاری مرۆیی و کۆمەڵی مافەکانی مرۆڤ و کۆمەڵی مافەکانی مرۆڤ و پشتیوانی چەساوەکان و وەقفی مافەکانی مرۆڤی تاهێر ئێلچی. کۆبوونەوەکە لەلایەن سەرۆکی پەرلەمان نوعمان کورتوڵموشەوە بەڕێوە دەبرێت. شەڕوانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە بە ناوی عوسمان خەلاف کە لە حوتی کانونی دووەمی ساڵی 2016 لە ئافرین بەشداری هێزەکانی قەسەدە بوو لە حەڤەی ئابی ئەمساڵ لا گوندی شەریکە لە ڕەقا لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکەیدا شەهید بوو بە مەراسمێک بە خاکسپێدرا. سەدان کەس وەندامی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەنجومەنی سەربازی بەشداریان لە مەراسمەکە کرد کە لە گۆڕستانی شەهیدان لە شاری کەرامە لە ڕۆژهەڵاتی کانتۆنی تەبقە بەڕێوەچوو. هاوسەرۆکی ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی کانتۆنی تەبقە ئەحمەد شێخ ڕایگەیان وەک ئەنجومەنی بنەماڵی شەهیدان بەڵێن دووپات دەکەینەوە کە بە دڵسۆزیەوە خاوەندارەتی لە شەهیدان بکەین. هەروەها لە درێژەی مەراسمەکەدا هاوسەرۆکی ئەنجومەنی گشتی ڕۆژهەڵاتی کانتۆنی ڕەقا ئیبراهیم عەباسیش سەرخۆشی لە بنەماڵی شەهید کرد و باسی لەوە کرد کە شەهید عوسمان نمونەی شەڕبانی دڵسۆز و پاڵەوانی بوو. لە کۆتایی مەراسمەکەشدا ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادستی بنەماڵەکەی کرا و باوتنەوەی دروشم تەرمی شەهید سپاردەی خاکرا.
کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق دوورخستنەوەی 542 کاندیدی لا کێبڕکەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ڕاگەیاند. عیماد جەمیل سەرۆکی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بە ئاژانسی هەواڵی عێراقی ڕاگەیاند ژمارەی ئەوانەی تا ئێستا لە هەڵبژاردنەکان دوورخراونەتەوە گەیشتونەتە 542 کاندید. هەروەها دەشڵێت ژمارەی ئەوانەی بە هۆی ڕێکارەکانی لێپرسینەوە و دادپەروەریەوە دوورخراونەتەوە گەیشتووەتە 253 کاندید و 100 کاندیدی دیکەش بە هۆی کوتوبەندەکانەوە دوورخراونەتەوە. عیماد جەمیل باسی لەوەش کرد کە 4 کاندید با تۆمەتی ئەنجامدانی سەختەکاری دوورخراونەتەوە و 15 دیکەش لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەریەوە دوورخراونەتەوە. گوێرەی ڕاگەاندراوێک ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجومەن لا کۆبوونەوەی 33 هەمینی خۆیدا لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە بڕیاریدا با کارەکانی ئەو لێژنانەی لا بڕگەکانی سێوم و چوارەمی بڕیارەکە داهاتوون تەواو بکرێن بە مەرجێک هەر یەکەیان کۆنووسێکی واژۆکراو لە ماوەی هەفتەیەکدا لە دەرچوونی ئەم بڕیارەوە پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵی بکەن. ڕوا ئاماژە بەوەش کراوە کە ئەو تیمەی کە بە پێی بڕگەی دووم پێکهێنراوە لە ماوەی هەفتەیەکدا دەبێت کارەکانی تەواو بکات بە هەژمارکردنی پشکی گەنجینەی گشتی فیدراڵی لە داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستان بە پێی یاسا. دەشڵێن دوای پێداچوونەوە بە داهاتی ناوخۆ هەولێر ئەو پشکە بدات لە بڕی ئەو بڕەپارەی لا بڕگەی دوومی بڕیارەکەدا ئاماژەی پێکراوە کا بڕەکەی 120 میلیارد دینارە بە مەرجێک مکانیزمی هەژمارکردنەکە پەسەندکراوی وەزارەتی دارایی فیدراڵی و دیوانی چاودێری دارایی فیدراڵی بێت. حکوومەتی هەرێم کۆمپانیا نەوتیەکان ناچار بکە بە ڕاددەستکردنی نەوت. بە گوێرەی خاڵی سێمی بڕیارەکەی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کۆمپانیا نەوتیانەی لە هەرێمی کوردستان کار دەکەن ناچار بکە بە ڕاددەستکردنی نەوتی بەرهەمهێنرا و ئەوەش بە پێی حکوومەکانی یاسای بودجەی گشتی فیدراڵی و بڕیاری ئەنجومەنی وەزیرانی ژمارەی 550 ساڵی 2025. لە ناوەندی کولتور و هونەری ڕاپەڕینی قەڵاتزێ لە شارۆچکەی قەڵاتزێ سمینارێک بۆ شەپۆل عەبدوڵڵا شارەزا لە سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان ڕێکخرا بە ناونیشانی داهاتووی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک لە باکووری کوردستان و تورکیا بەرەو کوێ. شەپۆل عەبدوڵڵا لە سەرەتای کۆڕەکەیدا ئاماژەی بەوە کرد کە لە کۆمەڵگەی دیموکراتیکدا دەبێت کۆمەڵێک بنەمای یاسایی هەبن وەکو هەڵبژاردنێکی ئازادانە بیرروڕای ئازاد و یاسا بۆ هەمووان وەکی یەک بێت و هەڵاواردنی ڕەگەزی نەبێت کە ئەمانە زۆربەی لە تورکیادا نییە. هەروەها بنەمای کۆمەڵایەتی کە ڕەنگە لە ئێستادا لە تورکیا هاوڵاتی هەبێت لە دەرەوەی دەرەجەکانی 1 و 2 3. هەروەها شەپۆل عەبدوڵڵا دەشڵێت ئایا دامەزراوە سەربەخۆکان و دەسەڵاتی دادوەری سەربەخۆیە کە لە ئێستادا زۆرێک لە کارەکان لەلایەن ئاکەپە و ئەردۆغانەوە دەستێوەردانی تێدا دەکرێت و زۆرێک لە شارەوانیەکان لەگەڵ ئەوەی کە لەلایەن خەڵکەوە وەک سەرۆکی شارەوانی هەڵبژێردران بەڵام لابراون لەسەر کام یاسا ئەم کارەکراوە هەروەها سەبارەت بە کولتوری دیموکراتیک ئایا لەم کۆمەلگایەدا هەمووان وەک یەک ڕێز لا کولتوری یەکتر دەگرن. بەم شێوەیە دەکرێت کۆمەلگایەکی دیموکراتیک لا تورکیادا فراهەم و لەدایک ببێت دوای ئەوەی کە ئەم مەرجانەی تێدا بەدی بێت. لە کۆتای قسەکانیشیدا شەپۆل عەبدوڵڵا ئاماژە بەوە کرد کە دەبێت مافەکانی گەلی کول لە ڕێگەی یاساوە زامن بکرێت و دڵنیایی بدرێت بۆ جێبەجێکردن و سەرکەوتنی پرۆسی ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانی گەلان و کۆتایی هاتنی دژایەتیکردنی گەلی کورد. لە پاش ئەوەی جارێکی تر ڕۆژنامە نووس و چالاکوانی مەدەنی شێروانی بە 4 ساڵ و 6 مانگ زیندانی سزادرایەوە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە پەیامێکی ناردە دەرەوەی زیندان. پەیامەکەی شێروانی بەم شێوەیە پەیامی شێروان لە زیندانەوە بۆ هەموو خەڵک با هەمووان پیرۆزبایم لێ بکەن و من ئێستا لە 4 شوێنەوە بریندار کراون بەڵام برینەکەم دەکەم با سمبۆلی بەرخۆدان و خۆڕاگری ئەو گەلە بە هەموو خەڵک بڵێن شێروان جگەلەوەی کە دەنگی بەرزە و ناڕوخێت هیچی تر نییە بۆ ئەو مافیایانە. دەزانم لەسەر ئەم پەیوەندی تەلەفۆنیش سزا دەدرێم بەڵام باکم نییە بە سزادان و زیندان و مردن و باکم با هیچ نییە.
دوێنێ پرسەی یەکێک لە شەهیدانی پاراستنی ژینگە محەممەد شێخ حەیدەر لە هەڵەبجە بەڕێوە چوو لە مەراسمی پرسەکەدا فەرمان عومەر و تەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجە بە ڕۆژنوێزی ڕاگەیان لا ئێستادا 3 ڕۆژە و ئاگرەکەوتوتەوە و بەهۆی سەختی ناوچەکەەوە بوونی مین و تەقەمەنی و نەگونجاوی کەشوهەوا وای کردو ئاگرەکە زیاتر پەرە بسێنێت و کۆنتڕۆڵ نەکرێت. نەبوونی ئەو ئامڕاز و کەلوپەلانەش کە پێویستن بۆ کوژانەوەی ئاگرەکە هێندەی دیکە کۆنتڕۆڵکردنی قورس کردووە. هەروە دەشڵێت فەرمان عومەر دەشڵێت بۆ کوژانەوەی ئاگرەکە پێویستمان بە بەکارهێنانی درۆن و فڕۆکە هەیە بۆ کۆنتڕۆڵکردنەکەی، بەڵام هیچیان لە بەردەستنین و ناتوانرێت با هێزی مرۆیی کۆنتڕۆڵ بکرێت. هاوکات تەها شێخ محەممەد ئامۆزای شەهیدی پاراستنی ژینگەش ڕەخنەی لە حکوومەت کردووتی ئامێر و کەرەسەی پێویست دابین نەکراوە بۆ کارمەندانی ئاگر کوژێنەوە و ئەوان داوا لە خەڵک دەکەن بە دەمیانەوە بڕۆن و بەم جۆرە کارەکان بەڕێوە دەبن. سەرچاوەیەک لە نووسینگەی بەنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل با دەستەی پەخشی ئیسرائیلی ڕاگەیاندووە ناوبراو نوێترین پێشنیازی سەبارەت بە کەرتی غەزە کە بزوونەوەی حەماس پەسەندی کردووە ڕەت کردوێتەوە. ئاماژە بۆش دەکەن کە نەتەنیاهو ڕێکەوتنێکی نیمچەیی ڕەت کردوێتەوە و داوای ئازادکردنی هەموو بارمتەکان بە یەکجار دەکات و وتوێتی هیچ بارمتەیەک لە دوای خۆمان بەجێ ناهێڵین. ئەمە چەند کاتژمێرێک دوای ئەوە هات کە ماجد ئەل-ئەنساری وتەبێژی وەزارەتی دەرەوەی قەتەر دووپاتی کردەوە کە وەڵامی حەماس بۆ پێشنیازەکەی میسر و قەتەر زۆر ئەرێنی بوو تا ڕادەیەکی زۆر هاوتایە لەگەڵ ئەوەی کە ئیسرائیل پێشتر ڕەزامەندی لەسەردا بوو. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.